20 ساڵ بەسەر ڕووخانی ڕژەمی سەدام حوسێندا تێئەپەڕێت لە واشنگتن شەنوکەوی ئەو بابەتە گەرمە کە هەر خۆیان ناویان لێنا داگیرکاری عێراق. لەم ناوەندی لێکۆڵینەوە چەند ڕۆژێکە شەڕی ئەمریکا عێراق بابەتی سەرەکیە و هەندێک لە لێپرسراوانی ئەوسای ئەو شەڕە دوای 20 ساڵ پەنجە دەخەنە سەر کەم و کووتیەکان. جەنەڕاڵ جاکین جێگری سەرۆکی پێشووی ئەرکانی سوپای ئەمریکا هیچ زانیاریەکی پێشوەختی لەسەر شەڕی ئەمریکا و عێراق نەبووە. To prepare for war in Iraq and to take down the Saddam Hussein regime. سەبارەت بە پلانی هێرش بۆ عێراق لەگەڵ ئێمە ڕاوێژ نەکرا. پرسیار سەبارەت بە دید و بۆچوونی ئێمە نەکرا. لەگەڵ ئەندامانی هەرە باڵای لەشکەر وەک وەزیری بەرگری و ئەوانی تر ڕاوێژکرا بەڵام نەک دەگەڵ خودی لەشکەر. پاشان عێراق بوو بە ئامانج و بەرنامەی سەرەکی ئێمە و بە تایبەتی لەباری زانیاری نەهێنیەوە. گرنگی ئەفغانستان کەوتە پلەی دوو هەمەوە. ئەم بەرپرسەی پێشووی دەستگای CIA کە لە عێراقدا ڕۆڵێکی کاریگەری هەبووە دوای 20 ساڵ بەنەوەی ئێستای ئەمریکا دەڵێت بەر لە داگیرکاری هەر وڵاتێک گرنگە زانیاری زۆرت لەسەر ئەو وڵاتە هەبێت. You should really understand a country in a very granular. لەو باوەڕەدام دەبوو بەر لە داگیرکردنی بە شێوەیەکی زۆر باش زانیاریمان لەسەر ئەو وڵاتە هەبوایە. دووەم ئەوە بوو ئاستی چاوەڕوانی خەڵکی عێراق لە ئێمە زۆر ناواقعی بوو، بەڵام چاوەڕوانیان هەبوو. ئاڵنگیرەکە لەوەدا بوو کە ئێمە هەوڵمان دەدا سیاسەتێکی زیرەکانە پەیڕەو بکەین، بەڵام سیاسەتێکی ناڕوون و ناواقعە دەرچوو. یەکێک لە بیرمەندەکان دەڵێت دیموکراسی دەرمانێکە دەبێت بە ژەمی کەم لە خۆرهەڵاتی ناوەڕاست بدرێت، نەک هەمووی پێکەوە. بە هەڵا لێم تێمەگەن من بڕوای تەواو بە دیموکراسی هەیە و بازاری ئازاد و کاپیتەلیزم. پرسیارەکە لەوەدایە چۆن وڵاتێک دەگریتە دەست کە هیچ لەو بنەمایانی تێدا نەبێت. ڕەنگە ئەم دانپیانانەی بەرپرسەکاراکانی گۆڕەپانی شەڕ و کەموکوتیەکان گرنگ بێت، بەڵام باس لەوەش دەکرا ئەمریکا بەجارێک کەوتە نێو ئەو هەموو کێشە و گیر و گرفتە کەڵەکە بوانەی دایان ساڵی نێوخۆی عێراق کە بەرهەمی ڕژەمەکەی سەدام حوسێن بوو، وەک ئەم ڕاوێژکاری پێشووی سوپای ئەمریکا لە عێراق باز لە کەرکووک دەکات. And so when I got there were all these land disputes going on. People trying to come back, people pushing. کاتێک من چوون بۆ ئەوەی هەموو زەویەکان داگیرکراو بوو، خەڵک دەگەڕانەوە، ماڵەکانیان کەسی تری تیا بوو، ئەوانەی تیانیشتەجێ بوون، دوونەوە بوو لەو شوێنە بوون کە خاوەنەکەی کەسێکی دیکە بوو. من داوای لێبوردنم لێ دەکردن، لێبوردنەکەیان قبول دەکرد، بەڵام دەشیان ویست بزانن چیان بۆ دەکەین. عێراقیەکان وا چاوەڕوان بوون کە لە ماوەی 6 مانگدا ئەمریکا عێراق بکات بە دوبەی. خەڵک پێشوازی لێکردین و چاوەڕوان بوون کە ئێمە بەڵێنەکانمان جێبەجێ بکەین. نەوەی نوێ لەم کۆڕبەندە ئامادەیەکی بەرچاویان هەبوو، تێکەڵبوونیان لە نێو باس و خواسەکان ڕوون بوو. دوای 20 ساڵ دانپێدانانی بەرپرسان بە هەڵەکانی ئەو جەنگە، بەڵام پرسیارەکە لەوەدایە چییە وەڵامی ئەو خێزانانە دەداتەوە کە خوێنیان لەو شەڕەدا ڕژاوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. I was attending a Joint Chiefs of Staff meeting as